حبيبي يا حبيب الله طبيبي يا رسول الله. هاوڵاتیانی شاری هەولێر جیاواز لە سەردەم شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان بە گەرمیەوە پێشوازی لە یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی دەکەن و هەر لە سەردەمی سوڵتان مزەفەرەوە یادکردنەوەی ئەم ڕۆژە کراوە بە نەریتی ساڵانە و بەوتنەوەی سرود و سەڵاوەتدان لە دیداری پێغەمبەر و دابەشکردنی نوقل و شیرینی ئەم یادە بە بەرزی ڕادەگرن. چێ فێری کردووی کە تۆ پێغەمبەری خوات خۆش بوێ؟ داک و باو كلا قوريا خوا جل هم رجع وهابي يا ربي خوانو قوري خود خوا هم رجع ورجع مبارك بي او هم مسلمانا تمنى لك هم رجع لو رجع بمرم محمد نوري تامانا محمد نوري تامانا يا ربي خوا هم رجع ويا دبي هم سارما او يا دبي روزي دكينو براسين يعني وصفي او خوش ويستيناك للهيز بهيز نوع عشمانات واني وصفي او خوش ويستيناك ببي تواناي خومان مولودي دكينوا انا مش بس عياده قوله هر حبوا بس مكان زور بحزم اخوي بس اوسار ما شاء الله للرحم اخوا وفصلي قولي بيغمبر ما شاء الله اوسار كبر راسي زور قربار وزور يا شي بيرو زور قربار خدوا انا بو وش اوسارك بەشێکی تر لە هاوڵاتیان لەم ڕۆژەدا جەخت لەوە دەکەنەوە کەوا یادکردنەوەی پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بێت بەتەنها بە دابەشکردنی شیرینی و خۆشی دەربڕین تەواو نابێ و پێویستە مسلمانان لەو ڕۆژەدا بەڵێنی خۆیان بە پابندبوونیان بە سونەت و ڕێبازە شیرینەکەی دووپات بکەنەوە. قربانت بم أي شاي مدينة عنا خزمت استند شيرينا قرباني توبة مال وصامانم خوش يسترين كسي لجانم بيمان بيمان تاكو مام ريقات برنادم أي نوري سام من كرة كرديكي شاري هوليرم لصير أمدي نار وكو شيرم قبولي ناكم ملة من الهوران بيريزيب كان بران بردين مان دبي بكر دو بيسلمني كإمام محمد ما خوش محمد خوش ويستي هم الدنيا براستي وا بکەین ئەو خۆشی شادیە دیارە خۆشی شادیە کە بەدڵ بەڵام وە بکەی دەست بە سونەتەش پێغەمبەری وەگری دەست بە سونەتەکانی پێغەمبەری وەگری صلی الله علیه و سلم وە بکەیتەوە دڵی پێغەمبەری خۆشکەی. دووەمیشم ئەو پەیامی ئەو خەڵکەی ئەو زۆر خۆشێکەوە ئێوە بە چاوی خۆتان دەبینن ئەوە وەڵامدانەوەی ئەو کەسانێکەوە دەڵێن دایانەوێ شتێک بکەن لە ناو شاری هەولێر لە کوردستانکەوە دینکە بکەن ئەوە هەموو مشتاقی پێغەمبەرن بە چاوی خۆتان ببینن. هەموو ساڵێ بەڵێنێک دەدەین کەوا سونەتێک جێبەجێ بکەین ئەگەر هەموو گەنجێک سونەتێک تەطبیق بکاتن میلەتەکەمان بەتایبەت میلەتی کورد هیچی بەسەر نایەتن چونکە ئەگەر چەند محبەتی پێغەمبەری زیاتر بیتن خوای گەورە زیاتر دەتپارێزیتن لە هەموو بەڵاو ناخۆشەشی. بە لەدایکبوونی کۆتا پێغەمبەر و هێنانی پەیامی ئیسلام کۆیلایەتی و چینایەتی و زوڵم و ستەم کۆتایی هاتوو ئاشتی و پێکەوە ژیان بڵاو بوویەوە. مسلمانانی جیهانیش ساڵانە لەگەڵ نزیک بوونەوە لە یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی دڵخۆشی خۆیان بەهاتنی ئەو ڕۆژە دەردەبڕن و بەڵێنیان بۆ بەردەوامبوون لەسەر ڕێبازەکەی دووپات دەکەنەوە لە نێویشیاندا کوردان کە پابندن بە بنەما و پرەنسیپەکانی ئاینی پیرۆزی ئیسلام یادی ئەو ڕۆژە دەکەنەوە و سونەت و ڕێبازەکەی جێبەجێ دەکەن. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.